جا خۆشەویستان لەناو بازاڕی شێخان دوکانێک بە بەرچاوم کرد کەوا دیارە مریشکی سەر ڕەژوویان هەیە ماسیم لەسەر ڕەژووی جێلێ بووە مریشکیشم جێلێ بۆ بەڵام یەکەم جارە ببینم لەو ڕێگەیانە پێم خۆشە بچمە لای شێفەکە و پرسیاریانێکم سەلام عەلەیکۆم کوی کاکە باشی سەلامەت بینایی عادل کاک عادل تەندروستیت کووە باشە ئای بینیە بەخوا بەزیاد سەلامەت بیە خوا بزانم بەس مریشکتان هەیە؟ نە مریشکمان هەیە ماسیە کەبابە مەشویاتە مریشکە لەسەر شێوازی ماسی لەسەر ڕەژووی دەیبرد لەسەر ڕەژوویە بەڵێ بەس ئەدی ئەوانەی ئامادەتان کردیە ئەمە ڕۆژانەیە خواردنەکانتان ڕۆژانە خواردنماوەکی بڵێ ئەوانەمە ئامادە کردی هێشتا چامان نەکردیەوە هێشتا درستمان نەکردیەوە لە وەجبەی مەغرب چامان کردیەوە ئێستا کاتی نان خواردنیش بەس دەبینم زۆر لەسەر ڕەژووی بەڵێ بەس حازریاتی دەکەین بۆ مەغرب ئامادەی دەکەن لە بۆ ئامادە دەکەین بۆ مەغرب زۆر باشە باشە ئێستا ئێرە ڕێگای لالش شەو دەزانین پەرستگایەکی پیرۆزی ئێزیدیەکانە گەشتیان زۆر لەو ناوچەیە نادات هۆکارێکیش کە بۆ خواردنتان زیاتر بەڵێ گەلێک گەشتیار دێنە وێرە گەشتیار زۆر بۆ لێرە دەکات بەڵێ زۆر خوازدە سەر مریشکەکەتان زۆرە؟ گەلەکە گەلێک زۆرە دەی لە شتاساغ بیتە مریشکەکەتان خۆمانەیە یا مریشکی بەس؟ ناوەڵا خۆمانە نییە خۆمانە چکم لەسەر ئەمە دروست نابێ خۆمانە بەست و ناسکترا خۆمانەکە دروست نابی لەسەر ئەی مریشکەکەیت کە بیتێ باشە هیچ شتێکی پەیدا بکەیتانی جیاواز بیتە؟ بەڵێ بوهاراتە و خەڵتەکەی خاصە خەڵتای خۆمان خەڵتی تایبەت بە خۆتان پێدا تایبەت بەس بە مریشکە یعنی ئێستا دەیبژێنن لە بۆ ئێوارێ؟ نە لە بۆ مشتریە ئێستا لە بۆ مشتریەکانتان ئامادە دەکەن ئەوەکانی دیکە ئامادە دەکەن لە بۆ ئێوارێ لە بۆ ئێوارێ دەی لە شتا ساغ بچین تەمەشا وەرە لەگەرە ئەوانە ئێستا خەڵتە و شتان پێدا نەکردینە نە ئەمە هێشتا خەڵتەمە پێدا ئەدیلو مەسەلەن هاداتان قسە ڕەژوەچیش لێرە ئەو کچێکدا حیشک بیتن هیچ بیکەمە هیچبی ئەو دوایە شتی پێدا دەکەن و لەسەر ئاگرە خۆشەکەش سۆری دەکەنەوە دێ یاخۆ دەستان خۆش بیتن لە شتا ساغ بیتن سپاس دەکەین گەلێک مەمنون